چەند کاتژمێرێک بەسەر وتارەکەی محەممەدی شەشەم پاشای مەغریب بە بۆنەی جەژنی تەختی پاشایەتی تێپەڕی بوو کە تێیدا باسی لە دەستکەوتە ئابووری و کۆمەڵایەتیەکانی شانشینەکەی دەکرد. بەڵام واقعی مەیدانی وەڵامێکی شۆکێنەری بە وتارەکە دایەوە کاتێک لە کەناراوەکانی باکووری مەغریبەوە شەپۆلێکی بێپێشینەی کۆچی گەنجانی وڵاتەکەی بەرەو ئیسپانیا دەستی پێکرد و زیاتر لە 1500 کۆچبەر خۆیان گەیاندە شاری سەبتە کە لە ژێر دەسەڵاتی ئیسپانیادایە. هێشتا شەپۆلەکە لە بێزبووندایە و تا ئێستا 20,000 تێپەڕاندووە. ئەمەش وای لە بەرپرسانی ئەو شارە کرد داوای ڕاگەیاندنی باری نائاسایی نیشتیمانی بکەن. ئەو شارەی خەڵکی مەغریب ڕوویان تێکردووە و پەنایان بۆ بردووە لەلایەن ئیسپانیاوە داگیر کراوە. بەڵام ئەوان ڕووکردنە خاکێکی داگیرکراویان خستووەتە پێشمانەوە لە خاکێکدا کە هی خۆیانە و تیایدا دەسەڵاتدار بێئاگایە لە حاڵی خەڵکەکەی. لە بەردەم مایک و پشت چاشەکانەوە بانگەشەی دەستکەوتەکانی دەکات و قسەی ناڕاستی بریقەدار دەهۆنێتەوە. سەرڕای ئەوە ڕووداوەکە لە مەغریبی باکووری ئەفریقیا ڕوویداوە، بەڵام ئەم وێنە تراژیدیا ئاوێنەی تەواوی واقعی هەرێمی کوردستانە کە لەگەڵ هەر وتار و خۆ دەرخستنێکی بەرپرسانی نەهامەتیەکانی خەڵک و تووڕەییان زیاد دەکەن. ساڵانێکە دەسەڵاتدارانی کورد لە بۆنە و یادەکاندا یان لە کاتی هەڵبژاردنەکاندا باس لە ئاوەدانی، ئارامی، هەلی کار، ئابووری سربەخۆ و قەوارەی بەهێز دەکەن. بەڵام لە ڕاستیدا خەڵکی کوردستان لە نێو قوڵترین گێژاوی بێئومێدی، گەندەڵی، قۆڕەخکاری سەروەت و سامان و قەیرانی بێکۆتایی موچەدا دەژین. ڕێک وەک گەنجانی مەغریب کە لە قسەی پاشاکەیان ڕایان کردو خۆیاندایە دەست چەپۆلەکانی دەریا، دەیان هەزار گەنجی هەرێمی کوردستانیش ساڵانێکە بە لێشاو هەرێمی کوردستان جێدەیەڵن. ئەوان لە بری باوەڕکردن بە وتاری بەرپرسان لەسەر دروستکردنی پرد و باڵەخانەی بەرز، دارستانەکانی بێلاڕووسیا، شەپۆلەکانی دەریای ئیجە و کەناڵی ئینگلیز هەڵدەبژێرن. ئەوان مەرگێکی گریمانەیی لە ڕێگەی هەندەران هەڵدەبژێرن، نەک ژیانێکی پڕ لە بێبەشی و بێدادی لە سایە حکومڕانیەکی گەندەڵدا. خاڵی هاوبەشی ترسناکی نێوان مەغریب و هەرێمی کوردستان بێباکی و بێمنەتی دەسەڵاتدارانە لە ئاست ئەم ستەمەدا کە هەر ماوەیە و شەپۆلێکی کۆچی بە کۆمەڵی بەدوادا دێت. وەک چۆن ڕێکخراوەکانی ئیسپانیا مەغریب تۆمەتبار دەکەن بەوەی کۆچبەران وەک کارتی فشاری سیاسی بەکاردێنێت. لە هەرێمی کوردستانیش دەسەڵاتداران نەک هەر خەمی چۆڵبوونی وڵات لە گەنجان ناخۆن، بەڵکو زۆر جار بێشەرمانە تاوانی کۆچەکە دەخەنە ئەستۆی قاچاقچیان یان خودی گەنجان خۆیان بێ ئەوەی یەک سات بگەڕێنەوە بۆ ئەو هۆکارە ناوخۆیانەی لە سایەی ئەوانەوە دروست بوون کە بریتین لە بێکاری، خزمێنە، نادادی کۆمەڵایەتی و کوشتنی ئازادیەکان. هەڵاتنی سەدان هەزار گەنجی کورد لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا گەورەترین نەخێرە بۆ ئەو دروشمە بریقەدارانەی کابینە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم بەرزی دەکەنەوە. ئەگەر بەڕاستی هەرێمی کوردستان ئەو دوبەیە بێت کە دەسەڵاتداران وێنایەکەن، بۆچی هاوڵاتیەکانی ئامادەن لە نێو بەلەمی لاستیکیدا بخنکێن بەڵام لەو بەهەشتەدا نەژین؟